بۆ گواستنەوەی بەشێک لە دیمەنەکانی گەشتیاران لە شەوانی جەژنی سلێمانیدا ڕاستەوخۆ ڕاستی حەمامین پەیامنێری پەیام لە شەقامی سالمەوە وەرەگرین. ڕاستی سەلامی خوارد لێبێ، پێمان بڵێ لە ئێستادا شەقامی سالم گەشتیاری زۆر تێدایە، هاوڵاتیان چۆن ڕۆژی سێمی جەژن بەڕێ ئەکەن؟ محمود سڵاو لە ئێوە و لا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من ئێستا کەوتام لە شەقامی سالم کە لای هاوڵاتیان بە جادەی سەواڵەکە ناسراوە. لێرە قەرەباڵغێکی زۆر بەدیەکرێت، جیاواز لە ڕۆژانی دیکە بەهۆی ئەوەی کە بەهۆی پشتەکانی جەژنەوە، بەهۆی ئەوەی کە سێم ڕۆژی جەژنی قوربانەوە ئێستاکە هاوڵاتیان لە پشوودان گەشتارێکی زۆر ڕووی لە پارێزگای سلێمانی کردووە، ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەتایبەت پارێزگای سلێمانی. و ئێستاکە لە پشتی منەوە ئەوەی کە دیارە قەرەباڵغی شەقامی سەهۆڵەکەیە کە هاوڵاتیان لێرە ئامادەن و لە هاوڵاتی عەرەب لە هاوڵاتی ئێرانی هەروەها خەڵکێکی زۆری هەر دانیشتووی شاری سلێمانیش لێرە ئامادەیە، لێرە هاتوون کاتەکانیان بەسەرە بن. جگە لە هاوڵاتیانی دانیشتووی شاری سلێمانی هەر لە نێو خودی هەرێمی کوردستانی گەشتارێکی زۆر ڕویان لە پارێزگای سلێمانی کردووە، لەبەر ئەوەی کە بەراورد بە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان تا ڕادەیەک پارێزگای سلێمانی فێنکترە و کەمتر لە چاو گەرمای ئەوێدا کەمترە و گەرمایی لەسرە. ئەوەی کە هەیە ئێستاکە ئەمە قەرەباڵغی شەقامی سالمە، قەرەباڵغی سەوڵەکەیە کە هاوڵاتیان دانیشتون هەرێکیان شتێک دەخۆن. یەکێ لە تایبەتمەندیەکانی سەوڵەکە ئەوەیە کە شتی جیاوازی لێ، شتی جۆراوجۆری لێیە لە خواردن لە خواردنەوە، چەند جۆرێکی لێیە کە هەر یەکە و مەیلی شتێکی هەیە و لێرە کاتەکانیان بەسەر دەبن. لێرە گەنج پیر منداڵ هەمووی لێیە، خێزانی لێیە کە بەیەکەوە دانیشتون. من سەرەتا ڕۆمە لای یەکێک لەو خاوەن دوکانانە ئەمەوێ بزانم دۆخی گەشتیار چۆن بووە لەم سێ ڕۆژەی جەژندا. کاکە سڵاو لێبێ و جەژنی پیرۆز بێ. جەژنتان پیرۆز بێ، یاخوا بەخێر بن. سەرچاس. ئەگەر پێمان بڵێ لەم سێ ڕۆژە کە ئێوە لێرە دوکانتان هەبووە، بەردەوام مشتریتان هەبووە، بازارتان چۆن بووە؟ ئایا بەراورد بە ڕۆژانی ڕابردوو چۆن بووە؟ سپاس بۆخوا، بازارێکی باشمان هەبوو، گەشتیارانی زۆر هاتون بۆ ئەم شارە حیاتەکە. طبعاً سپاسی هەمووی کەسێکەکەم کە توانیانە ئەمنی ئەم شارە بپارێزن، چونکە بەجددی ئەوە لێرەوە سپاسی برای ئاسایش و پۆلیسەکەن، چونکە گەر ئەوان نەبن ئێمە ناتوان ئەو جەوە دروستکەینی، گەشتارش ناتوانێت بێتە ئێرە. سپاس بەخوا، خەڵکێکی زۆر باش هاتووە بۆ ئەم شارە. سپاس. ئەوترێت جوڵەی بازار لەم سێ ڕۆژە بەراورد بە ڕۆژەکانی ڕابردوو تقریبی 3 بەرامبەر زیادی کردووە. ئەمە ڕاستە؟ ڕاستە بەڵێ، ڕاستە بەڵێ. سپاس بۆخوا. لە ڕابردووە گلەی زۆر ئەوە ئەکراکە لە کاتی ڕۆژانی جەژنە، لە کاتی پشوەکانی جەژنە قاوەخانەکان هەتا دوکانەکان و کافرامانە داخرابوون، یعنی گەشتارێکە هات نێزانین چی بکات. لەم سێ ڕۆژەی ڕابردووی جەژنە ئێوە چەند ڕۆژ شەو لێرە بوون و لەگەڵ گەشتیارانە بوون و تا ڕادەیەکەوەی کە تێبینیتان کردووە چەندێک دوکانەکان کراوە بوون بەڕووی گەشتیارانە؟ ڕاستە. ئێمە وەکو بیرۆکەیەکی چەند گەنجێک ئەمە شوێنەمانداناوە، هەدەفی ئێمە 365 ڕۆژە ئێمە ئیشکەین. زستان بێ، هاوین بێ، ئێمە هیچ کێشێکمانێ، جەژن بێ جەژن نەبێ، ئێمە هەدەفی ئێمە خزمەتی ئەم شارە بکەین و سیما ئەم شارە جوانکەین. ئەم کۆشکەیە ئەیتر منی گلەیی لە هەنێک کەسبکار هەیە کە ڕاستە جەژنە مناسبێشی خۆشە بۆ تێس ڕاحەتکەی، بەڵام تۆ میوانێکی زۆرە ئەبێ خزمەتیان کەیت. وایە نامان هاتون بۆ شارەکەی تۆ پێویست ناکە تۆ داخەی دوایە توانی ئیسراحەتی خۆت وەرەگری. ئێوە لێرە چیتان هەیە؟ ئێمە قاوەکان هەمووی جۆری ناو قاوان هەیە، لە قاوەی تورکیەوە، لە عەرەبیەوە، لە ئەسپرسۆ، قاوەیەکی قەزوانە کە پێڵن قاوەی کوردیە، ئەو جۆرە قاوانەمان هەیە، شتی ساردشمان هەیە، ئەوانەمان هەیە. زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ دەرفەتی پێت بەخشین. دیارە جەژن لە هەرێمی کوردستان یەکێکە لەو مەراسیمانەی کە کاریگەرێکی زۆری بەسەر هاوڵاتیانەوە هەیە، یەکێکە لەو مەراسیمانی کە گرنگی و تایبەتمەندێتی خۆی هەیە، بە جۆرێکە یعنی لە دوای جەژنیش چەندان ڕۆژ کاریگەریەکەی هەرەمێنێ. جەژن بە جۆرێکە یەکێکە لەو مەراسیمەی کە کاریگەری بەردەوامی هەتاکە لەم 4 ڕۆژە ئەوانی کە یەک دەبێنن و جەژنە پیرۆزە لە یەک دەکەن، بە تایبەت ئەو کەسانی کە دەوامیان هەیە یاخود لە فەرمانگەیە ئیشەکەن، ئەوە ئەڵێن دوای 4 ڕۆژیش تا هەفتەیەک شەر نزیکی کە یەکە بین ئەڵێن جەژن پیرۆز بێ بە قەزاواتە کاریگەری جەژن و مەراسیماینەکان لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە جۆرێکە کە ئەمێنێتەوە بەردەوامە لەبەرەوەی کە هاوڵاتیان زۆر گەنی بە مەراسیمانەدەن. من ئەمەوێ لەگەڵ یەکێک لە هاوڵاتیانی شاری سلێمانیا قسە بکەم، بزانم هەستیوان چۆنە کاتێکە قسە لەگەڵ
ئەو هەموو گەشتیاراکەن سڵاو لێ بێ کاکە جەژنی پیرۆز بێ پێوان بڵی کە تۆ دێتە ئێرە ئەو هەموو گەشتیارە بینی خەڵکی جیاواز دەبینی شاسێکت هەیە وەکو خەڵکی شاری سلێمانی پیرۆزبایی پێش هەموو شتێ پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو مسلمانانی جیهانەکەم بە تایبەتی گەلی کورد و حاجە خۆشەویستەکانمان لە هەموو سەرانسەری کوردستان و هەموو مسلمانانی سەرزەوی و هاچی کوردێکی دۆسۆز و خەڵکی شاری سلێمانی و پایتەختی کوردستان و شارەکانی دۆهۆک و زاخۆ و هەموو شوێنەکانی کە پیرۆزبایی جەژنی قوربانیان لێ یەکەم وەڵای بە نیسبەت گەشتیارانەوە شتێکی تایبەتە ئەمڕۆ کەسانێکن یعنی هەستەکەن جەوێ بگۆڕن شوێنێکی کە ببینن وڵاتێکی کە ببینن عرف و عادەتی شوێنێکی کە ببینن ئێتر بە نیسبەت خۆشمانەوە هەر عینەشتین کەسانێکن پیان خۆشە بچنە وڵاتێکی کە یان شوێنێکی کە دانیشن یان گەشتێ بکەن هەم بۆ وڵاتەکە باشترە و سپاس بۆ تۆ سپاس بۆ دەرفەتی پێت بەخشین دیارم لە شەقامی سۆڵەکە قسەم لەگەڵ چەند هاوڵاتێکا کرد پێشەوەی کە داخڵی بەخشی ڕاستەوخۆ بم کە هاوڵاتی عەرەبن جۆرەکان توانیمان لە زمانێک تێبگەین ئەوان هۆکاری سەردانیکردن بۆ هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی گەڕاندەوە بۆی کە ئەو ڕەوشە ئەم ئاسایشی کە ئێستاکە تا ڕادەیەک لە پارێزگای سلێمانی بەرقەرارە و هەروەها بۆ ئەو کەش و هەوا و جۆرەکان ئەو ئامادەکارانی کە هێزە منەکان و لایەنە پەیوەندیدارەکان کردوانە بۆی کە پێشوازی لە هاوڵاتیان بکەن بۆی کە پێشوازی لە گەشتیاران بکەن ئەوەیە بینن کە ئێستاکە ئەمە یەکێکە لە خێزانەکان من ئەگەر دەرفەتە بێ بشمەلایەن سڵاوتان لێ بێ جەژندا پیرۆز بێ ئێوە لەکوێوە هاتوون بارێک نەبێ هەر ماڵتان لە سلێمانی یاخود لە دەر لە کەرکووکەواتوینە باشە چی وای لێ کردوون بێن بۆ پارێزگای سلێمانی بۆ بەسەری پشتوەکانی جەژن واللهی هەمووی کەس و خزمان لێرەیە هاتوینە و خۆشیشە هەمومان هاتوینە خۆم و پیاوەکەم و مناڵەکانم و بووکەکەم و باشە لە خۆشییا بن زۆر سپاس دیارە من ئێوارەی ئەمڕۆ قسەم لەگەڵ بەڕێز ئارامشوانی بەڕێوەبەری ڕاگەیاندنی گەشت و گوزاری پارێزگای سلێمانیا کرد ئەو بەمنی ڕاگەیان لەسەر ئامارەکانی گەشت و گوزارکە لەم 5 ڕۆژەی ڕابردووە با 3 ڕۆژی جەژن و هەروە بە 2 ڕۆژی پێش جەژنەوە نزیکەی 7,000 گەشتیار هاتوونەتە نێو پارێزگای سلێمانی و لە کۆماری ئیسلامی ئێرانەوە زیاتر لە 10,000 گەشتیار هاتوونەتە نێو هەرێمی کوردستان بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستانەوە نزیکەی 23,000 گەشتیاری هەرێمی کوردستان ببورن پارێزگای سلێمانی تەنها لە پارێزگای سلێمانی 23,000 گەشتیار چوونەتە نێو کۆماری ئیسلامی ئێران ئەو هۆکاری بەرزی ڕێژەی گەشتیار بۆ نێو کۆماری ئیسلامی ئێرانی بۆ گەڕاندەوە کە بەراورد بە دراوی عێراقی دراوی ئێرانی ئێستاکە بە هاکی کەمە و هاوڵاتیان بە دەرفەت ێزانن وەروها پارەی سەر ڤیزا هەڵگیراوە کە ئەمەش دەرفەتێکە بۆ گەشتیاران تا پشتوەکانی جەژن لەوێ بەسەربەند کە بەتایبەت کە لە ڕۆژانی دیکە لە دەوامان ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان نزیکەی 208,000 کەس سەردانی هەموو پارێزەکانی هەرێمی کوردستانیان کردووە و ڕێژەی گەشتیار بەراورد بە ساڵانی ڕابردوو بە ڕێژەیەکی زۆر بەرز بووەتەوە ئەمە زانیاریەکانی لای من بوون بەڵێ ڕاستی حەمامین پەیامنێری پەیام لە شەقامی سالمی شاری سلێمانیەوە سپاس بۆ زانیاریەکان